ئەمڕۆ 24 هەشتی 2015 لە ماڵ مامفەتاحی کە لە ڕەشین ئەمەش کاکبەرزانە کوڕی مامفەتاحە وەزعی تەواو نییە ئەوە وەزعەکەیەکی ئەیبینن ئەوە تا ئەوە زنجیرەکەیە بەستویانەتەوە فەقیرە و ئەوە وەزعەکەیەتی ئەمە ماڵەکەیانە ئەم ماڵە قوڕە ئەوە دار و دەستەکەکەیە پڕی دوو پشکە ئەمەش مامفەتاح خۆیەتی ئەوە دانیشتووە دادە سەیرانیش با بێتە ئێرەوە ئەمە مامفەتاح خۆیەتی بچۆ ئەوە دادە سەیران ئەمەش دادە سەیرانی کچێتی ئەمیش وەزعی تەواو فەقیرە چاوی نابینێ بردویانە بۆ لای دکتۆر لاڤەیش و لە سلێمانی وتویانە بەنجەکە زەحمەتە بۆی ئەمە نازانم نەخۆشیێکی تری هەیە ئەگەر بەنجی عامی بۆ بکەن لەوانەیە دەرنەچێت لە ژێر بەنجەکە عملیاتی چاویشیان بۆ نەکردەوە پێویستیشی بە عملیاتە ئەمیش ئەو ماڵە داماوەیانە ئەیبینی ئاو هایە خۆزگە دەوڵەمەنێ خێرەومەنێ خانوویەکی بۆیانە کرد لە شار خۆزگە لە شار بۆتانیانە کرد ئەمە ئەو خانووە قوڕە داماوەیە ئەمیش خێزانی مامفەتاح خۆی موالی چەنە ئەمە لە دێی کە لە ڕەشی سەر بە سەنگاو سەر بە ناحەی سەنگاو خۆزگە دەوڵەمەنێک دڵی نەرمە بوو بۆ خوا خۆ زۆر ئاسان بوو بۆی کە خانوویەکیان بۆ دروستکە لێرە بێ لە شار بێ خوای گەورە ڕەحم لە هەموو کەسێ بکە ڕەحم لەم ماڵە بکە و لە هەموو کەس لە هەموو موسڵمانێ لە هەموو خێرخوازێ ئەم داماوە چەند ساڵە ئاها لە ماڵەوە دیتانە چوارمێخە کێشراوە داماوە ئاوەتا لەم لاوە بە زنجیر ئەوە تا باڵی قاچی بە زنجیرەکەوەیە ئەوە حاڵەکەیەتی یاڕەبی خوایە ڕەحمیان لێ بکەی و دڵی موسڵمانێ دەوڵەمەنێ یا چەند دەوڵەمەنێ نەرم بکەی کە بە یەکەوە بە هاوکاریش بێ خانوویەکیان بۆ بکەن لە شوێنێ والحمد لله رب العالمين